قورآنی پیرۆز پێمان دەفەرمێ هن لباس لكم وأنتم لباس لهن سورة البقرة آية 187 ئەم ئاەتە قورئانیە بەڕێزان چەندەها دەرسی لێ وەردەگیرێ خوای پەروەردگار دەفەرمێ ئافرەتان جلوبەرگن بۆ ئێوەی پیاو ئێوەی پیاوانیش کە هاوسەرگیری دەکەن دەبنە جلوبەرگ بۆ هاوسەرەکانتان بۆ ژنەکانتان جا بەڕێزان دیقەتی وردی قورئان بدەن بەدەیەها کتێب بخوێنیەوە ئەگەر ئینسان بە وردی لە خزمەت قورئانا بێ 100 کتێب بیز باسی هاوسەرگیری و پەروەردەی خێزانی بخوێنێەوە بڕواتان هەبێ ناگاتە ئاەتێکی قورئان بەڵام بەو مەرجەی هەر خوێندنەوە نەبێ بەڵکو تێگەیشتن بێ ئەم ئاەتەی هن لباس لكم وأنتم لباس لهن پێمان دەڵێ لە هاوسەرگیریدا وەکو جلوبەرگ بیر بکەوە یەکەمیان قەت بە زۆر جلوبەرگ لەبەر کەس مەکە ئێستا جلوبەرگێک بە زۆر لەبەر کەسێکی کەی یان بە تەکلیف بڵێ فڵان کەس تو خوا لەبەر خاتی من ئەم جلە کوردیە لەبەرکە کەسەکە خۆی حەزی لەم جلە کوردیانە نییە حەزی لەم خۆپچەدار و مڕاخانی ئەوانە نیە حەزی لە چاکە توانتۆڵە زۆری نێ مەکە چونکە لەبەر خاتری تۆ لەبەر تەکلیفی جەناب لەبەریشی کە هەروەدە چاوی تۆ بزر بوو دوای سعاتێ 2 سعات ڕۆژە لێ وەڕز دەبێ و فڕێ دەداتەوە والله هاوسەرگیریش عینیشتە قورئان دەفەرمێ وەکو جلوبەرگ وایە قەت تەکلیف لە کچەکەت مەکە ڕۆڵی گیان لەبەر خاتری من شوو بە فڵان کەس بکە قەت بە کوڕەکەت مەڵێ کوڕی شیرینم لەبەر خاتری من ئامۆزاکەت بێنە لەبەر خاتری من پورزاکەت بێنە قەت مەڵێ لەبەر خاتری من کچی ئەو ڕەفیقەم من هەزانم چ ماڵێکی دیندارن چ باشن بە هاوسەرگیری وەکو جلوبەرێک چۆن بە کوڕەکەت قەت ڕێگە بە خۆ نادێ من ڕێگە بە خۆم نادەم بە کوڕەکەم بڵێم ڕۆڵە گیان لەبەر خاتی من ئەو جلە هەڵبژێرە ئەو ڕەنگە هەڵبژێرە نەخێر مادام خۆی عاقڵ و باڵغە خۆ منداڵەکەی دوێنێ من جلوبەرگی بۆ هەڵگرم ئێستا منداڵەکە گەیشتە 7 ساڵی والله ڕێگەی بدەی لە بازاڕە لەگەڵ تابێ خۆی جلەکە هەڵگرێ باشە خۆی هەڵیگرێ عەزیزەکەم باشە ئیلا مەگەر کچێک بێ یان بۆ کوڕانیش زۆر بێ ینی لە قاڵبی شەرع و کۆمەڵایەتی بچێتە دەرەوە ڕێنمایی بکەی بڵێ والله ئەمە بۆ منداڵێکیش جوان نیە ڕۆت و قوتە با فێر نەبی لە ئێستاوە ئەینا کاتێکە عەقڵ مرۆڤ عەقڵی پەیدا کرد چۆن ڕێگەی پێ نادەی ڕێگە بە خۆ نادی جلوبەرگی بۆ هەڵگری بەڕێز دەکەم ڕێگەی بە خۆشت مەدە تەداخولی بە تەکلیف و لەبەر خاتری من و خواتکار لێ دەکەم فڵان کەس بکە بە هاوسەرت یان شوو بە فڵان کەس بکە با ئەمە واز لێ بێنین ئەمە خاڵی یەکەم دووەمیان جلوبەرگێک هەڵگران کە لەگەڵ تۆدا بگونجێ ئێستاگەی هەر یەکێک لە ئێمە کە جلوبەرگێک هەڵدەگرێ ئەگەر ئەم جلانی من زۆر فش و شەڵۆک بێ هەموو خەڵک لە وەڵی مامۆستا و جلێ و ڕۆژە لە بەرنامە کە لە بەرتابوو بەڕاستی بێ کەڵک بوون کوڕە وەڵاوە لەگەڵ تۆدا ناگونجێ کە جسمت قەڵاو نییە ئەگە کابرایەکی قەڵە و کراسێکی تەسک لەبەر خەریکە هەموو هەناسەیە قۆپچەکانی دەپسڕێن خەڵک لە بۆ خاتی خوابرا ئەو کراسە تەسکە ئەو جە و پانتۆڵە تەسکە بەخوا لەوانەیە لە دانیشتنا پانتۆڵەکەت ناوگەڵی بتەقێ هەموو خەڵک پێت دڵە بە کەڵک نایە والله هاوسەرگیری جوایە والله هاوسەرگیریش پێویستە هاوتەمەنی خۆت بێ چەند ناشرینە پیاوێک عمری لە 6 ساڵە کچێکی هێناوە تەمەنی 20 ساڵە بەبەوە تا دەبێتە 40 ساڵ تۆ دەبی بە 80 ساڵ ئەنی تەمەن زۆر دەڕواتە بە هاوسەرەکانمان وەکو جلوبەرگەکانمان لەگەڵ ئێمە بگونجێ ئەمجا لەگەڵ تەمەن تا بگونجێ ئێستا کابرایەکی پیری عمری 70 ساڵ تیشێرتێکی سووری نیو قۆڵی لەبەرکە خوا لێی ناشرینەیاننا بەڵام ئەی گەنجێکی 20 ساڵ و 18 ساڵ وەڵا لێی جوانە بە ئەو کەسەی کە هاوسەرگیری لەگەڵ دەکەی لە ڕووی تەمەنەوە هەتا تەنانەت لە ڕووی جسم و لە شولارەوە گەنجێک هەمووش 50 کیلۆ ئافرەتێک بێنە 120 کیلۆ بێڵن بابا ئەوە چییە باڵا بەرزێک باڵسەری دەچێتە لە دەرگاکە دەبێت بچەمێتەوە ئەمیش وەکو مەمانان باڵای نیمچە ناوەندە لەگەڵیان ناگونجێڵی بێتە ڕقامدا با لە هەموو شتێکە وەکو جلوبەرگەکە لەگەڵ تا بگونجێ خاڵی سێەم جلوبەرێک کاتێک کە دەیکڕین لە ژنان و لە پیاوان هەمووی دەپرسێ ئەم جلە کورد نابێتەوە ناچێتە ئاوە کاڵ نابێتەوە ئەگەر ئیمکانت ببێ حەزت لێ شتێکی مارکەی باش بکڕی کە بمێنێتەوە قەت جلوبەر بەم شێوەیە کە هەڵی لە خراپەکان خۆ دەپارێزی لە کاڵبووەکان و کورتەوە بووەکان بەڕێزان دەبێت لە هاوسەرگیریشە وەکو جلوبەرگەکە ئافرەتێک مەخوازە هەر ئەوەندە بارانێک لە دەموچاویدا دوو مست ئەو بە دەموچاویداکە ئەبێتە مارکەیەکی تر ئەوەی کە تۆ بینیتە بەخوا ئەم جوانە نییە هەموو لەشی بەس بووغە هەمووی میکیاجە نەخێر ئەسڵی خۆی بخوازە کە چۆنە بە میکیاج مەخەڵەتەیە چونکە دواتر وەکو جلوبەرگەکە کاڵ دەبێتەوە بەرچاوت دەکەوێت هەروەها کوڕێک بە ماڵی باوکی نەنازێ باوکم وا دەوڵەمەندە ئەوانە بەیانی کە ماڵی خۆی دروست کرد ئەمجا لە کرێچیشا جێگای نەبێتەوە باوکیشی هیچی نەداتیان بیکاتە دەرەوە با کورد دەبێ وەکو جلوبەرگەکە کورد دەبێەوە وەڵا پانتۆڵێکی ڕێکوپێکە شڕواڵێکی ڕێکوپێکە بێتە سێ چارەک دێتە ئەژنۆت لە ناشیرینە
لەبەرەوە لە جلوبەرگە چۆنە لە هاوسەرگیری شەئاوە با شکڵی خۆت بێ با قیاسی مادی خۆت بێ بە هێزی باوکو و ئەمانەت مەنازە. چوارەمیان جلوبەرگ با خزمەتت بکات. جلوبەرگی وایە دەبێ وریای خۆت بی نازانی چۆن دانیشی بە خزمەتی بکەی با هاوسەر خزمەتت بکە. هاوسەرێک بێ لە خزمەتت بکە نەک خزمەتکاری بی. هیوا هەیە بەخوا ژندێنە فەقیرە ئەو ماڵی کچە ئەوەندە لە سەر و ئەوەندە پێگەی کۆمەڵایەتی و دەوڵەمەندیدا ئەم دەبێتە زاواڕێوی هەر دەبێت خزمەتیان بکە. یان کچێکی فەقیر لە ماڵێکی فەقیرە شوو بە ماڵی ملیارێرێک بکە هەموو ڕۆژێکی خواردنی ماڵی ئەو دەوڵەمەندە کوڕا مەگە زۆر کەسایەتی دار بن لە ڕۆژی جەژنی ئەم ماڵی فەقیرە کچە تێرتر و تەسەلتر و سفران ڕازاوەترە. ئێتر هەر خۆیان بەشانی تۆ نازانن مەگەر زۆر ئیماندار بن و زۆر ڕۆشنبیر و دنیادیدە و تێگەیشت و لە خواترز بن. بۆیە لە هاوسەرگیریشە با هاوسەرەکەت خزمەتت بکە نەک خزمەتکاری بی. پێنجەم جلوبەرگەکەت با لەگەڵ داهات و گیرفانت بگونجێ. خوا فەرمووی هاوسەرەکان وەکو جلوبەرگوان. ئێستا معقول نییە شاڵی زاخۆی 15-20 وەرەقەی لە بەرابێ کەسی لەسەر جادە فەلافل بخۆی با خەڵک هەسێرت دەکا ئەی هاوار ئەم پیاوە بەس جلوبەرگەکەی بای 20 وەرەقەیە بای 2000 دۆلارە کەسی سەیەکەی لە فەی 500 لە فەلافل دەخوا. ئەبێت جلوبەرگەکە لەگەڵ خواردنەکە تایە بگونجێ لەگەڵ ماڵەکە تا بگونجێ. بەڕێزان دەبێت هاوسەرگیریەکەش دوابێ تۆ کە کچێک دێنی لە هەموو ژیانیا دەستی بە گیرفانی خاڵیدا نەکردووە لە هەموو ژیانیا لە شوێنێک ژیاوە نازانێت کارەبای مۆلیدە و ڕئیسی چیە هەمووشە کارەبای فول بووە لە هەمیش بە ڕۆژێ لە ڕۆژانی خوا لە گەراجەوە سواری تەکسی و پاس نەبووە. بەڵام تۆ ئۆتۆمبیلت نییە تۆ خانوود نییە تۆ لە گەڕێکێکی ئەگەر 4 ساعت کارەبات هەبێت چواری جۆزەکەت فڕی دەداتەوە ئەمە لەگەڵ تۆدا ناگونجێ. وەکو وایە قاتی شاڵی زاخۆیی و فەلافل خۆربی ئەمە لەگەڵ جەناب تا جلوبەرگەکە لەگەڵیان ناگونجێ. هەر هاوسەرگیری قورئانی پیرۆز فەرمووی ژن و مێرد بووە یەک وەکو جلوبەرگن با لە هەموو بارەکانە بە یەکەوە بگونجێن. خاڵی شەشەم مەرج نییە جلەکەت جوانترین جل بێ قەت وا بیر مەکەوە ئەو جلوبەرگەی لەبەر جەناب تا لەبەر منایە کەس لەوە نیەتی نابێت لەوە باشتر هەبێت نەخێر. هاوسەرگیری ژوایە ئەو هاوسەرە گرنگەوە بەدڵی تۆیە بەڵام قەت وا مەزانە لەوە جوانتر لەوە خانەدانتر لەوە دیندارتر لەوە بنەماڵەتر نابێت نەخێر لە سەر و ئەوانەی تۆشەوەی خەڵکیشترشەیە گرنگەوەی تۆ قەناعەتت بەوەی خۆت بێ و وەسواسی خوای لەسەر بکەیت. حەوتەم جلوبەرێک ئەگەر پیس بوو نابێ فڕێدەی چی لێ دەکەی دەیشۆی تەنان دەگە شوێنێکی دڕایمەجە کاتی خۆی لە کاتی گرانیدا خۆیانەی بینینەوە دەشمان دووریەوە خەڵک جلوبەرگی هەڵدەجێڕایەوە جارشکە لە بەری دەکردەوە دەی دووریەوە دەیگو هێشتا بە کەڵک ماوە. هاوسەرگیریش پەڵەی تێدا پەیدا دەبێ پیسی تێدا پەیدا دەبێ بەڵام بە لێبوردن بە ئامۆژگاری و نەسیحەتی جوان دەشۆرێ نابێت چۆن جلوبەرگەکەت یەک تۆ شتێکی پێدا ڕژە ساردەمەنیەکت خواردووە شەربەتێکت خواردووە چایەکت خواردووەوە دڵۆپێکی پێدا ژەڵی تازە بەر چاوم کۆت و فڕێدەم لە هاوسەرگیریشدا قورئان دەفەرمێ ئاوایە ئەدی چی لێ دەکەی دەچی دەیشۆی نابێ هەر لەسەر هەڵەیەکی بچووکی هاوسەرگیری یەکسەر پەلاماری تەڵاق و تەقە بدەی و خزمەتی بشێوێنی بڵێ جارشکەوە ئافرەتەم ناوێتەوە نەخێر ئەم پەڵەیە دەشۆمەوە لە جاران پاک و خاوێنتر دەبێ و تو دەکرێتەوە عیبی نامێنێ و هیچ پێشەوە دیار نییە و ئەسڵی شەر ئەوەیە لە هاوسەرگیریشە دەبێت لە هەڵەکانی یەکتر بەڕێزان چاوپۆشی بکەین. خاڵی هەشتم بە قسەی خەڵکی جل هەڵ مەگرە چونکە دواتر هەر بە قسەی خەڵکیش دایدەنیتەوە. جلوبەرگێک لە بازار کڕیوە قماشێک کڕیوە ئەم هاوڕێیە دەڵێ چی بوو وەڵا لەو بازارە جا پیا و بیانشمێ ئەم قماشەم کڕیوە ئافرەتێک بۆ مافرەتە بڵێ جا تخواوە ڕەنگە تۆ کڕیوتە تخواوە قماشە تۆ کڕیوتە یەکێشتت تووشت بێ بڵێ جاوە هەر ڕەنگ نییە کوڕە و مۆدی هەر نەماوە بڕواتان هەبێ هەتا ماوی نابی بە خاوەنی جلوبەرگی خۆت و قاتێکی ڕێکپێک لەبەرا نابێ چونکە بەدڵی ئەو بێ بەدڵی ئەو نییە نەخێر بەدڵی خۆمە من بە عەقڵی خۆم هەڵم گرتووە بە ئەندازەی گیرفانی خۆم بڕیارم داوە خۆم چاوی خۆم پێی جوان بووە و لەگەڵ منا دەگونجێ لەگەڵ تەمەنی من لەگەڵ باڵای من لەگەڵ پێگەی من خۆم هەڵم بژاردووە ئەسڵەن نایهەڵم ڕێگە بەوە بدەم خەڵک پێم بڵێ قات و جلوبەرگەکە جوان ئەگە بڵێ جوانە مبارەکت بێ ماڵی ئاوا بێ بەڵام ڕێگەی پێ نادەم بڵێ ئەمە کەی ڕەنگەوانێ نەخێر تۆ مافت نییە. لە هاوسەرگیریشە قورئان دەفەرمێ ژن و مێر وەکو جلوبەرگ وان بەخوا هەر کەسێک وەکو ئەم کاکەیە هەرچی ئافرەتێکت بەدڵ بوو ڕێک و پێک و دیندار ماڵێکی بەڕێز بە حرمەتەوە پێشوازیان لێکردی ماشەڵڵا زۆر بەدڵ بوو چۆن نادڵتەوە دواتر هاتیەوە هەر لە سیارەکەی چێوتی وەڵڵا وایە چێوتی وەڵڵا وایە چێوتی وایە باوەڕکە ئەو پەرلەمانە وەکوی کوردستان بە حیاتی لەسەر دەنجێک کۆ نابێتەوە ئەو کاتە تۆ حتا ماوی بە بەتانی یەک نەفەری دەخەوی دوو نەفەری لە ماڵی خۆتان نابینی بۆیە دەبێ وریابین بە قسەی جلوبەرگ بە قسەی خەڵک هەڵگری بە قسەی خەڵکیش دای دەنێیتەوە. هاوسەرگیریش ئەوەی عەقڵی خۆی بداتە دەست خەڵک وەڵڵی تا ماوە بەبێ هاوسەر دەمێنێت تۆ دەبێ خۆی تەماتە سوور کاتەوە. نۆیەمیان
هیچ ڕەنجێک ناشرین نییە لە جلوبەرگا هیچ ڕەنجێک ناشرین نییە من ئەم ڕەنگەم بەدڵە جەنابەت ئەو ڕەنگەت بەدڵە ئەویش ئەو ڕەنگەی بەدڵە ئینسانی ڕۆشنبیر ڕێز لە هەمووان دەگرێت ئەڵێ من ئەمەم بەدڵە من ئەمە بەلاوە جوانە جەنابیش لەوەی خۆت بەلاوە جوانە نە ئەوەی من ناشرینە نە ئەوەی تۆ ناشرینە لە هاوسەرگیریشا دەبێت ئاوا بیر بکەینەوە ئەو کەسەی کە بەلای منەوە شیرین نییە و خوێن شیرین نییە و جوان نییە لە چاوی فڵان کەسە وەکو مەحبوبەی نالی وایە چاوە قیچەکەشی وە ئەزانێت چاوی نوقاندووە تیرەکە لە ناو دڵی خۆشەویستەکەیدا بۆیە دەبێت ئاگامان لە خۆمان بێ هەموو کەسێک ئەوەی کە بەدڵی بوو ئێمە بەس پیرۆزباییمان لەسەر بێ خۆزگەی ئێستا و ماڵەکە هاتنەوە لە سیارەکە بیان وتایە والله هەر ئەوەی کەوا ئافرەتێکی باڵاپۆشە ماڵێکی بەڕێزن دایک و باوشی چاکن کە بە حرمەتەوە دەرگایان لێکردینەوە چەندە بەڕێز و باش بوون ئەمەندە کافیە یا ڕەبی کاکە پیرۆزت بێ ناوی خوای لێبێنین و هەر بەیانی بڕێنەوە بۆ مارەکردن غیری ئەوە هەر کەسێک قسە لە شتێکا بکە بەڕاستی غەڵەتی کردووە پێچەوانەی عەقڵە پێچەوانەی دینە پێچەوانەی بواری ڕۆشنبیریە پێچەوانەی کاری مرۆڤانەیە با ئێمە کارێک بکەین بە ئیزنی خوای پەروەردگار کە هەمیشە بەیەکەوە گونجێنەر بین هەمیشە قفڵێک بین کە کلیلێک بین دەرگاکان بە ڕووی یەکترا بکەینەوە قفڵێک نەبین دەرگاکان بە ڕووی یەکترا داخین ڕەحمەتی خوا لەو کەسێک کە هاوسەرگیری کەسێکی کوڕێکی کچێکی خزمێکی ناسیاوێکی هاوڕێیەکی دۆستێکی دێتە پێشەوە تەنها ئەوەندە دەڵێ یا ڕەبی پیرۆزت بێ مادام خۆت بەدڵتە خۆت پەسەندت کردووە خۆت لەبەر چاوت جوانە من ئەوەندەم لەسەر دوعای خێرت بۆ بکەم و پیرۆزبایی لێ بکەم هەر کەسێکیش غەیری ئەوە بڵێ پەروەردگار لەم دنیا و لەو دنیادا تۆڵەی لێ دەکاتەوە ئومێدەوارم ئەو کاکەی ئینشاءالله ئەزمموی وەرگرت بێ و هەمومان بڕیار بدەین تەداخلی ژیانی یەکتر نەکەین لە بواری هاوسەرگیریدا و ئەگەر کەسێکیش ڕاوێژی پێکردین بە ئیمانەوە بە ویژدانەوە بە عەقڵ و ئینسافەوە ئەوەندەی کە زانیمان ڕێنمایی خێری بکەین و دڵنیاش بن لەوەی هیچمان نە پێغەمبەرین و هیچمان نەفریشتەین مرۆڤین مرۆڤیش ئەوەیە کە دارای چاکە و خراپە بێ وتیشم هەر کەسێک چاکەکانی زۆرتر بن لە خراپەکانی ئەوە خراپەکانی بە قوربانی چاکەکانی دەکرێ و مرۆڤیش قابلی گۆڕانکاریە لە خراپەوە خراپەکەمەکانی زۆر بەرز ببنەوە نێو بچنە لای چاکەکانی